بەژایکردن لە بۆنە ئاینەکانە گرنگەوە پێویستە کە نەوەکانمان زیاتر پابند بن بەم بۆنە ئاینیانەوە وەکو لە بۆنەکانی کریز 23 ساڵ و کۆمەڵێک بۆنە کە پەیوەندی بە موسڵمانانەوە نیەوە پێویستە کە ناوەکەشی بگۆڕێ بکرێت بە بۆنەی بەیعەد وە نوێکردنەوەی بەیعەد بوو هاوڵانی پەیامبەر وە گرنگە مامۆستایانی ئاینی لەم بۆنەیەدا یادی نەوەکانی موسڵمانان بکەنەوە کە هاوڵانی پەیامبەر چۆن ئیسلامیان سەرکەستووە ئەوەی کە گرنگە بۆی کە ڕوبەروی ڕەخنە نەبینەوە پێویستە کە بە جووبەرگی ناشەرعیەوە نەچینە ئەم شوێنانەوە مۆرکێشی موسڵمانانەی پێوە دیار بێت. من 10 ساڵ و تابێژی خۆبەش وەزارەتی ئەوقاف بووم ئیتر جارێک لە لادەیەکی ڕۆژئاوای سلێمانی گیران برام بۆ بەڕێوەبەرەتی دایرەی ئەمنی ڕۆژئاوا ئیتر مدیری سزنەکە پێوتم ئامان کە مدیری ئاسایش هاو سۆبەت و شتێکانە کە ئێمە سەیتەکەی لێر نییە بوو ناسی قسە لێ قبولکە پێ نەکەنی وتم باش هەوڵێم کە مدیرەکە منی بینی قاقای لێوەتی ئیش خۆڕ بۆ گیراوی تم لە لادەیەک ئیمام و خەتیب بووم گیراوم تی بۆ مەلاشی ئیجازەی مەلاتی دێوتم نەوەڵا بە نێرەکەری خۆم گرۆمەمەدا قاقای لێوەتی بۆ مەلای نێرەکەری شێوتم کاتی خۆی چوم بۆ وەزارەتی ئەوقاف لەولێر وتم ئەگەر نەمکەن بە مەلا بەبەش وشە بۆ وەزارەتی ئەوقاف نێڵم ئیتر مدیری وەزارەتی ئەوقاف منی کرد بە مەلا ئیتر تی ئەی باشە واز لە مەلایەتیەنی ئەبێ ئیجازە نەبێناتەوە وتم باشە ئیتر تی حەزەکەی لە زیندان بەربی وتم ئەی ئەسڵەن کفری قانونە منتان گرۆمە بۆ چێراغ ناسەوە ئیتر 50,000 یامی و منی نادەوە بۆ سلێمانی مادەم ئیجازەی مەلایەتی نییە چۆن دەبیت بە مەلا؟ بەڵێ من 10 ساڵە خزمەتم هەیە و من بەهرەی وتاربێژیم هەیە